سەبار بە ڕۆژی ئێستای سووریا هەروەها کاردانەوە لێکۆتەکانی لەسەر ناوچۆکە بەگشتی لەسەر وڵاتانی کە لە چواردۆری سووریان و هەژمونیان لە سووریا هەبووە خۆشحاڵ لە شێوازەکان کاریگەری ئەم دۆخی سووریان لەسرە من گفتوگوێم بابەتە زیاتر دەکەم لەگەڵ زۆر بەڕێز هیوا سید سەلیم کە بەڕێزان نووسەر و چاودێری سیاسی و هەڵبەتە دەبێت ئەم بابەتەش بڕێ گفتوگۆ دەکەین سەبار بە کتێبی بەردی سەنگەر کە تێدا لەلایەن نووسەرەوە بڵاوکراوەتەوە من دەبێت ئەو گفتوگوی ئەمەشی لەگەڵا دەکەم کاک هیوا سڵاو لێ بێت بانیت باش دەستپێک دەمەوێت لەسەر دۆخی ئێستای سووریا بپرسم بەگشتی لە ئێستا کەوتنی ڕژەمەکەی بەشار ئەسەد هەڵبەتە ئەماکێکە لە هەرە هەواڵە گەرمەکانی جیهانگەکە لە مانشەتی هەواڵەکانی جیهان بەوەی کە بابەتێکی گەرم و هەروەها بابەتێکی گەورەش و کاریگەریەکی زۆریشی لەسەر وڵاتانی ناوچۆکە هەبووە من بەگشتی دەمەوێت سەرتا پرسیاری ئەو بکەم کەوتنی ڕژێمەکەی بەشار ئەسەد خوێندنەوەکان بۆ داهاتوو چی دەبێت یا خۆت کاریگەرەکانی وڵاقەکانی داهاتوو چی دەبێت؟ بەڵێ سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانی کورسات بە تاکید دوایی 13 ساڵ لەسەر هەردانی شۆڕشی سووریا ڕووداوی کەوتنی ڕژێبی بەشار ئەسەد و ڕووداوێکی بەڕاستی وەرسەرخانێکی گرنگ بوو لە ناوچەکە ڕوویدا پەیوەست بە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە دوایی هاتنە سەرکاری دەسەڵاتی ئەلتەرناتیفی ڕژێمی ئەسەد ئێستا بەڕاستی قسە و باز گەرمە دیبلۆماسیەتی وڵاتانی ئەوروپا ڕوویان لە دیمەشق کردووە پێکاتەکان هێزەکانی تێر لە ئاستی سەرباسی ئاستی سیاسی و دیبلۆماسی هەوڵ دەدەن لە دەسەڵاتی دوای ئەسەد پشتیان هەبێت بینیمان وەفدی فەڕەنسی چوو بۆ شام ئێستا ئێوە لە مانشێتی کورسات دەڕوا وەفدی ئەمریکی گەیشتە شام و دیمەشق تورکیا هەوڵ دەدات ئەویش لەنێو ئەو جم و جۆڵە جوورە دیبلۆماسیە لەنێو ئەو ترفریکەی کە لە ئاستی دیبلۆماسی لە سووریا و دیمەشق دەستی پێکردووە پشتی هەبێت لە ئاستی سەربازی هێز هەن هێزی فرە پێکاتە هەن هەتە شاکە جلەوی دەسەڵاتی سووریا گرتوۆتە دەست ئێستا خۆی بە هێزی باڵادەست دەبینێ لە بەرامبەردا هێزی سەر بە تورکیا هەن کە بە سوپای نیشتیمانی سووریا دەناسرێن هێزی تر هەن کە لە ناوچەی دەرعاوە لەسەر سنووری ئوردنەوە داخیر بوون لە بەرامبەر هەموو ئەو هێزانەش هێزی سووریا دیموکراتی هەن بۆیە پێکاتە ئێستا تەماشە بکەین دۆخەکە دۆخێکی یەکجار ئالۆزە لە ئاستی دیبلۆماسی هەوڵ هەیە بۆ هێورکردنەوە بۆ لێکنزیکردنەوەی هەموو ئەو هێزانەی کە هەژمونیان لە پارچە پارچەی سووریا هەیە چکە من باز پارچە پارچەی سووریا دەکەم چکۆ لە ئێستادا سووریا چەند پارچەیە دەڤەری ڕۆژهەڵاتی فڕات لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریا دیموکراتدایە سروورێکی بەرفراوانی ئەفرین ئیدلێب تەنانەت بەو دوایەش کە من بزیت داگیر کرد لەژێر دەستی ئەو هێزانەیەکە وابەستەی تورکیان لەسەر سنووری ئوردن هێزی تر هەن لەسەر سنووری ئیسرائیل هێزی تر هەن کە بە خۆیان بە هێزی نیشتیمانی ناساندرا بۆیە دۆخەکە هەتا بڵی ئالۆزە ئەوە ناڵێم ئێستا هەوڵێکەیە هەوڵەکە لە ئاستی دەولیە نێردەی نەتەوەی گرتوەکان سەردانی دیمەشقی کردووە وڵاتان بەڕاستی بەچڕی ڕوویان لەوێ کردووە هەندێکیان بارەگای نێردەی دیبلۆماسی خۆیان کردوتەوە ئایا دەتوانن چی بکەن یعنی ئەوە پرسێکی جدیە لەبەرەوەی لە نێوانی پێکاتەکانی سووریا ئالۆزیەکی یەکجار زۆر هەیە ئایا فشاری دەرەچی دەبێتە هۆکاری ئەوەی کە بتوانن زۆر کاتە ئەوەی شکێکە لە پرسیارەکان ئێستاویستمە و هەمان پرسیار بکەم هەژمونی ئەمان لە ناو وڵاتی سووریا دە کاریگەری چی دەبێت ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە بتوانرێت حکوومەتێکی نوێ لە سووریادا پێک بهێنرێت کە ڕەزامەندی هەمولایەکی بەدەست بێت و بتوانێت سووریا بگەڕێنێتەوە بۆ پێش ئەم هەموو قەیران و پێش بەهاری عەرەبی ئەگەر بتوانن ئەو وڵاتانەی کە مەبەستیانە سووریا بکەوێتە سەرپەی خۆی و پشت بە خۆی ببەستێ سنوورێک بۆ دەسوەردانی دەرەچی دابدرێ من پێم وایە بەڵێ دەتوانێت لە ئێستادا دەسوەردانی دەرەچی زیاتر خۆی دەبینێتەوە لەوەی کە تورکیا دەیەوێ هەژمونی خۆی بەسەر سووریا بسەپێنێ ئەمە نەشیان شاردۆتەوە لەو ڕۆژانی یەکەمی گرتنی حەلەب تورکیا دەڵێ حەلەب بەشێکە لە تورکیا تەنانەت ئاڵای تورکیشیان لەسەر قەڵای دێرینی حەلەب هەردا لە ئێستاشدا
ناوچەیەکی بەرفراوان لەژێر دەسەڵاتی تورکیادایە ئەگەر ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی کە تا ئێستاش بەشێکی لە هێزەکانیان لە سووریا ماون و دوێنێش زیاتریان کرد لەو هێزە بتوانن سنوورێک بۆ دەستوەردانی دەرەشیدانێت کە لەو بوارەوە هەوڵ هەیە بینیمان قسەکانی سیناتۆری ئەمریکی جۆهن کەنەدی لە کۆنگرس کە ئاڕاستی سەرۆکی کۆنگرسی کرد کە باس لەوە دەکات تورکیا مەترسیە تورکیا هێزی کۆکردوتەوە زانیاری هەواڵگیری و سەربازی ئەمریکا هەیە کە لە ناوچەی پرسۆسی سەرسنووری تورکیا هێزێکی زۆری تورکیا بەرامبەر کۆبانێک کۆکراوەتەوە کە ئەمە بەڕاستی پێم وایە هەم وەزارەتی دەرەوەی فەڕەنسا پێشتر و ئەڵمانیا و هۆڵندا و هەموو ئەوانە قسەیان کرد بۆی ئەوانە دەکرێت بقۆزرێتەوە وەکو دەرفەت بۆ ڕۆژاوای کوردستان ڕاستە ڕۆژاوا لە بەردەم ئاڵنگاری زۆر گەورەدایە بەڵێ کاکیوە هەڵبەتە سووریا ئاڵنگاری زۆر گەورەدا بەڵام دەرفەتیشەیە بەڵێ هەڵبەتە سوورێکێکە لە وڵاتانی کە بەبەردەوام دەستی دەرەکی دەستی ناخۆشی تێزابوو هەژمونی ئەوان هەژمونی وڵاتانی دیکە لەسەر وڵاتی سووریادا هەڵبەتە ئێمە بەعاشکرا ئەمە دەبینی بەڵام ئەم دەستێوەردانی ئەم جوارە نەتەوەی گرتووەکان وڵاتانی دیکەش کە بەشازی ڕاستەخۆ ناڕاستەخۆ دەستیان لە کاروبارەکانی ناوخۆی سووریادا وەرداوە ئەم دەستێوەردانی ئەم جوارە دەبێتە هۆی ئەوەی کە دۆخێکی سەقامگیر و ئەمنی بۆ سووریادا بگەڕێنێتەوە لە سەدەکە لەگەڵ ئەوەی کە حکوومەتەکەی بەشار ئەساد ڕووخا بەڵام لەگەڵ ئەوەدا هێرش و بەردەوام مەترسی لەسەر ناوچەکانی دیکەی ڕۆژئاوای کوردستان هەیە ئادۆخەکە بۆ کورد چی دەبێت بۆ ڕۆژئاوای کوردستان پرسەکان چی لێ دێت دەستوەردانی وڵاتان دەستێتە چوارچێوەی بڕیارێکی نێونەتەوەی کە لە ئەنجومەنی ئاسایش دەرچووە 2245 کە باس لە دۆخی ڕاگوزەری دوای دەسەڵاتی ئەسەد دەکا ینی ئەوان زۆرێک شەرعیەتیان هەیە لە دەستوەردانە ئەوان دەیانەوێت زۆرێک لە سەقامگیری بۆ سووریا بجێڕنەوە بە پێچەوانەی تورکیا دەیەوێت زۆرێک لە ئاڵۆزی دروستکە هەر قسەکانی ئەو سیناتۆرێک کە من باسم کرد خۆی لەوە دەبینێتەوە ئەوەی تورکیا دەیکا ناسەقامگیریە دەسوەردانە تەدەخولە ئەوەی ئەوان دەیانەوێت بەڕاستی زۆرێک نزیکی لە نێو پێکاتەکانی سووریا بە کوردیشەوە ینی دێمە سەر تەوەری دومی پرسیارەکەت ئایا کورتی دۆخی چ دەبێت دۆخی ئێستای کورد بەڕاستی هەسەدا هێزەکانی سووریا دیموکرات ئیدارەی خۆسەری هەموو ئامادەکاریەکیان دەربڕیوە لە بەرامبەر شام و دیمەشق کە ئەوان ئامادەی هەموو زۆرە دانووسانێکن لە پێناو سەرپێخستنی سووریای داهاتوو ینی ئەمە هەڵوێستێکی زۆر ڕاشکاوانەی کووردا بەڵام ئەوان ئەگەرچی لە ناوخۆ ئەو هەڵوێستیان هەیە بەڵام لەسەر ئاستی ئەرز لە بەردەم ئاڵنگاری گەورەی ئۆپراسسیۆنی سەربازیدان هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا توانیان جۆرێک ئاگربەستێکی کاتی کە لە من بزوو سەدی تشرین و لە ناوچەکانی ئیدلب و شەهبە ڕابگەێنن بەڵام تورکیا پابندی و ئاگربەستە نەبوو جاری دووەم ئاگربەستەکان ڕاگەیان کە ئاگربەستێکی درێژخایەن بێ لە ئێستادا هێزی زۆری کۆکردوەوە لە بەرامبەر کۆبانێ بۆی هێرشی سەر کۆبانێ بکە یعنی کورد بەڕاستی خۆی لە ئاستی لەشکری لە ئاستی ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگاریە سەربازەکانی هێزە وابەستەکانی تورکیا هەموو ئامادەکاریەکی تێدایە ئەوەی دەمێنێتەوە ئەوەی کە بەڕاستی بە ئاراستەی یەکریزی نێوماڵی کوردی چ دەکا ینی ئەمە پرسیارێکی جدیە چکۆ دەزانین هێزتانیش زۆرێک لە دووبەرەچی زۆرێک لە ناکۆچی لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات ئیدارەی خۆسەری لەگەر ئەو هێزەی کە پێی دەکرد ئەنجومەنی کوردی سووریا ئەنە کەسا کە هێشتانیش بەشێکن لە ئیتیلافی ئۆپۆسیۆنی سووری و نزیکن لە دەوڵەتی تورکیا ناکۆچی هەیە ینی وەلانانی ئەو ناکۆچیە دەبێتە زامنی ئەوەی کورد تۆزێ لە مەترسیەکانی کەم بێتەوە بەڵێ هەڵبەتە تورکیا لەگەڵ وڵاتی ئێران ئەمانە هەرێکێک لەم وڵاتانە هەژمونی خۆیان لە وڵاتی سووریادا زۆر بۆ تایبەتی لە کەوتنی ڕژەمەکەی بەشار ئەسەددا تورکیا ڕۆڵێکی سەرەکی هەبووە یاخود ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە کەوتنی ڕژەمەکەی بەشار ئەسەددا من دەمەوێت بزانم پلانی ئەوان یاخود خوێندنەوە بۆ هەنگاوی داهاتووی ئەوان چی دەبێت لەسەر وڵاتی سووریا ئەوەی سەبارەت بە ئێرانە دوای ڕووداوەکەی هەشتی مانگ جێڕابردوو لە کەوتنی بەشار ئەسەد زۆرێک لە هەژمونی ئێران لەسەر
دیمەشق کەم بۆتەوە ناڵم بەیەکجاری کۆتایی هاتووە چکە هێشتاش لە ناوچەیەکی بەرفراوانی سنووری لە ناوچەی دێرە زۆر و بوو کەمال و ئەوانە جۆرێک دەسەڵاتی یان بدرێم هەژبوونی ئێران ماوە لەو ناوچەیە بەڵام لە شام بەهۆی ئەوەی کە ئەو هێزەی هاتووە نیارە لەگەر ئەجندای ئێرانی ئەو هەژمونە بە ١٠٠ کەم بۆتەوە بەڵام ئەوەی کە مەترسیە لە ئێستادا بەڕاستی هەژمونی دەوڵەتی تورکیا چکۆ دەتوانین بڵێن ١٠٠ ئێستای خاچی سووریا لە ناوچەکانی عەفرین و وەکو باسم کرد شەبا و غازاز و من بجوو هەموو ئەوانە هەتا دەگەیشتە هەلەب و ئەوانش لەژێر کاریگەری هەژمونی میلیشیاکانی سەر بە تورکیادان و جگە لەوەش تورکیا ڕەسمەن نایشارێتەوە دەیەوێت بەڕاستی ئەو سووریای داهاتوو سووریایەک بێ وەکەوەی چۆن کاتی خۆی ناوچەی ئەسکەندەرونەی شەتەکدا بە سنووری خۆی دەیەوێت ئەگەر نەش خاتە سەر سنووری دەوڵەتی تورکیا بەڵام لەژێر کاریگەری سیاست و بیرکردنەوەی ئاراستەکانی تورکیا بێ کە ئەمە خۆی لە خۆیدا دەسوەردانە مەترسیە لەبەرەوەی مەترسیەکە زیاتر ڕوبەڕووی کورد دەبێتەوە لە ڕۆژاوای کوردستان. بەڵێ کاتە کورد لە ڕۆژئاوای کوردستان ئەتوانین بڵێ ئێستادا لە دۆخێکی سەقام گیردانین و هەنگاوەکان یاخود خوێنەوە بۆ هەنگاوی داهاتوو بۆ ڕۆژئاوای کوردستان چی دەبێت ئایا هەستەدا بە هاوکاری نەتەوە یەکگرتوەکان و هەروەها هاوپەیمانان و ئەمریکا ئەتوانم بڵێم ئەتوانێت کە پارێزگاری لە ڕۆژئاوای کوردستان بکەن ئەتوانن کە هەژمونی ئێستای ڕۆژئاوای کوردستان ئەوەی کە هەیە وەکو خۆی بهێڵدرێتەوە کورد لە ڕۆژاوای کوردستان بە ئیدارەی خۆسەری بەهێزە پڕ شانازیەکەشیەوە کە هێزەکانی سووریا دیموکراتن بۆیە دەڵم شانازی چکە ئێستا جیهان شانازی بۆ دەکا کە لەسەر دەستی هەسەدا کۆتایی بە خلافەتی داعشات خلافەتی داعش تێک شێندرا بەڵام مەترسی داعش ماوە ئەمە دووشتی زیاوازە پێم خۆشە میدیای کوردی هەمیشە جەختی لەسەر بکاتەوە هەسەدا لە ڕەقا خلافەتی ڕووخان بەڵام هێشتاش مەترسی داعش ماوە کورد لەوێ لە بەردەم دەرفەت و ئاڵانگاریدایە دەرفەتەکان ئەوەیە کە لە ئێستادا بینیمە هەر لەو هەفتەیە وەزیری دەرەوەی هۆڵندا ئەڵمانیا فەڕەنسا ئێستا ئەمریکا هاتە سەرخەت سیناتۆرەکانی ئەمریکا یەکێتی ئەوروپا ڕای گشتی ئەوروپی بۆ ئەوە دەتوانێت ئەو دەرفەتە بقۆزێتەوە ئەو پشتیوانیە لە دەست نەدا و بەڕاستی ببێتە بەشێک لەو ئەجندایی کەوان داوای لێ دەکەن جۆرێک لە خۆپارێزی سیاستی خۆپارێزی لە بەرامبەر ئاڵانگاریەکان ئاڵانگاریەکان خۆی دەبینی تۆ لەو هەڕەشانێکە بە بەردەوامی تورکیا لە ناوچەکانی ژێردەسەڵاتی هەسەدە دەیکات کە بەڕاستی ئەمە مەترسی جددیە چکە تورکیا پابندی هیچ ڕێککەوتنەیەک نابێ مەزلوم عەبدی ڕەسمە ڕایگەیان کە ئەوە ئامادەیە بۆ دانووسان لەگەر تورکیا لەبەر ئەوان هیچ مەترسیان لەسەر تورکیانی ئەوەی تورکیا دەیڕێت بەڕاستی شتێکی بیانوێکی بێ ئەساسە ئەوان کە ئیدارەیەکی خۆیان هەیە لە دوای کەوتنی داعش هیچ مەترسیان لەسەر ئەمنی قومی تورکیا دروست نەکردووە ئەوەی تورکیا بیانووە لەبەر ئەوەی هیچ ئەزمونێکی کوردی لە هیچ شوێنێک پێ قبول ناکرێت ئەمە لە زاری هاکان فیدانەوە جێمان لێبوو تەنانەت باسی هەرێمی کوردستانیش دەکا کە دەڵێ ئیدارەی باکووری عێراق و ئیدارەی باکووری سووریانی ئێستا ئەوان لە زۆر تەنانەت لەو مامەڵی خۆیان لەگەر ئێرەشەوە پەشیمانن بەڵێ کاکیوە جیاواز لە ڕۆژی سووریا دەمەوێت پرسیاری کتێبەکەت لەکەم بەردی سەنگەر کە لە ساڵیادی 45 ساڵی شەهید بوونی شەهید سید سەلیمدا ئەم کتێبە بڵاو کراوە دەمەوێت باسێکی کتێبەکەم بۆ کرد کتێبەکە باز لە چی دەکات چی لە خۆ دەگرێت بەڵێ دوێنێ لە 45 ساڵی یادی شەهید بوونی شەهید سید سەلیم و شەهید شینێبۆڵی داستانی بەناوبانگی سماقۆلی لە 24 دوازدەی ئەفتاونۆ ئێمە ساڵانە ئەو یادە دەکەینەوە هەر ساڵێک بە ستایلێک دیارە من چەند ساڵە خەریکی کتێبێکی مێژووییم لەسەر تێکۆشانی شەهیدی سەرکردە سید سەلیم ڕاستە شەهید سید سەلیم باوبی منە بەڵام من وەکو کەسێک کە هەم نووسەر و ڕۆژنامەنووس خۆم تەزریت کردووە لەو سیفەتە کۆمەڵایەتێک کە کوڕی ئەوم ئیشم لەسەر ئەو کتێبە کرد کتێبەکە تەنیا مێژووی تێکۆشانی ئەو نییە بگرە مێژووی بزاوی سیاسیە لە دەڤەری ڕوانزوو دەوروبەری لە 100 ساڵی ڕابردوو لە سەردەمی داگیرکاری دەوڵەتی عوسمانی لە پێش زەنجی جیهانی دەستم پێ کردووە تا هاتنی ئینگلیزەکان بۆ ڕوانز و جارشت گەڕانەوەی ئۆزدەمیر و
بزافی سیاسی لە حڕەکەی لە بزوتنەوەی دارکەر و لە هیوا و پارتی و شۆڕشی ئەیلول و تا شۆڕشی نوێش هەموو ئەوم لە دووتێ کتێبێکە زێک کردوتەوە کە خۆی لە چەند بەندێک دەبینێتەوە بەشێک بیلۆگرافیای ناوچەکانە ناوی دێهاتەکانە شارەکان لە چیەوە هاتیە بەشێکی بیلۆگرافیا و کەسایەتیەکانە کە ڕۆڵیان لەو بزافە شۆڕژگێڕیا هەبووە ناوەڕۆکی کتێبەکە خۆی لە بەشێکی بەڵگەنامەی شۆڕش دەبینێتەوە لە هەردوو شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێی گەلەکەمان دەمەوێت لێرەوە لە ڕێی کورساتەوە بینەران ئاشناکەم بەوە کە بەڕاستی شەهید سەیسەلیم ڕاستە لە 39 ساڵەی تەمەنی خۆی شەهید دەبێت یعنی لە تەمەنێکی یەکجار گەنجی بەڵام لەو 39 ساڵە 16 ساڵی پێشمەرگە بووە خاوەنی خاصەتی تایبەتی خۆی هەبووە لە پێشمەرگایەتی هەر ئەو خاصەتەی کە من کردمە ناونیشانی کتێبەکە کە یەکەم بەردی سەنگەرە کە لە زۆرێک لە فەرماندە سەربازی جیهانیەکان هەبووە کە هەمیشە هەوڵیان داوە بەردی یەکەمی سەنگەر نەدەنە کەس خۆیان ئەو اختیارە بۆ خۆیان بێ شەهید سەیسەلیم ئەو قسە باوەی جەنابی مام جەلال کاتێکە لە شۆڕشی نوێ دوای کارەساتی هەکاری پەیوەندی بە شۆڕشی نوێەوەکە لەسەر داوا و نامەی بەڕێز مام جەلال کە نامەکەی بەدەستدەگا مام جەلال لە یەکەم دیداری خۆی کە ڕسمەکەش وەکو بەڵگەنامە پارێزراوە لە ژوورە تایبەتەکەی خۆی لەسەر کردایەتی ئەو سای شۆڕش لە ناوزانگ باس لەوە دەکات دەڵێ بەخێر بێی سەیسەلیم ئەگەر چەند کەسێکی وەکو تۆم هەبێ من ئازادکردنی کەرکووک بە مقاوەلات دەگربەوە بۆیە من بە ئەرچی خۆم زانی کە بەڕاستی ئەو تاریخە بزر نەبێ ئەم تاریخە تاریخی تێکۆشانی هەموو ئەو تێکۆشەرانەیە کە لەو دەڤەرە ڕۆڵیان هەبووە نووسیمەتەوە لە 330 لاپەڕا کە وەکو باسم کرد بەشی کۆتاییەکەی بەڵگەنامە و وێنەی ئەرشیفیا. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هیوا سەیسەلیم نووسەر و چاودێری سیاسی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە باری ئەمڕۆی کوردستانی زەگەڵ ئێمە ئامادە بوویت.